بەرەوپیری یەکەم نەورۆز لە شۆڕشی ژینەدا. نۆرۆز لەو بۆنانەیە کە لە لای کۆمەڵانی خەڵکی کوردستان گرنگیەکی تایبەتی هەیە، بە تایبەت کە لەلایەن ڕژیمی ئیسلامیەوە بەڕەسمی ناناسرێ و سەرانی ڕژیم بە پێچەوانەی سونەسەکانی ئاینی ئیسلامی دەزانن. هەر بۆیە ئەم بۆنەیە لە سەردەمی دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا لەلایەن جەماوەری خەڵکی کوردستان گرنگیەکی تایبەتی پێدراوە. لە ماوەی چوارجەی ڕابردوودا ڕژیم زۆری هەوڵزاوەکە بە زەبری هەڕەشە و سەرکوت ئەم سونەتە نەک هەر لە کوردستان بەڵکو لە هەموو ئێران بسڕنەوە. بەڵام بەهۆی ئەوەی کە بەرەنگاربوونەوە لەگەڵ وەها کولتورێکی جێکەوتوو لە ناو کۆمەڵگەی ئێراندا کارێکی ئاسانیە، سەرانی ڕژیم لە بەرامبەر خۆڕاگری خەڵک بەرەبەرە لە هەڵوێستەکانی خۆیان لەم بوارەدا پاشەکشەیان کرد و هەوڵیاندا تا لانی کەم هێندێک بربەستی بەسەردا بسەپێنن. بەڵام هەر پاشەکشێکی ڕژیم لە هەمان حاڵدا پێشڕەویەکی خەڵکی بەدواوە بوو. دژایەتی لەگەڵ ڕێڕەسمی تایبەت بەم ڕۆژانە بوو بە هاندەری خۆڕاگری لە ناو خەڵکدا. تایبەتمەندی ڕێڕەسمەکانی نەورۆز لە کوردستان لەوەدایەکە بە شێوەی دەستە جەمعی و جەماوەری بەڕێوە دەچێت. هەموو ساڵێ لەگەڵ نزیکبوونەوە لە کۆتایی ساڵ و ئامادەبوونی خەڵک و لاوان بۆ بەڕێوەبردننی ڕێڕەسمی نەورۆز لە کوردستان، کاربەدەستانی ئەمنیەتی و دەستگا تەبلیغاتیەکانی ڕژیم وەجم و جوڵ دەکەون تا ڕێگە نەدەن هیچ جۆرە کۆبوونەوەیەک بەم بۆنەوە ڕێک بخرێت. نەهێڵن لەم ڕۆژانەدا پێکەنین و شادی و خۆشی لە ناو هیچ کۆڕ و کۆبوونەوەیەکدا بێت. ئەوان کە لە سێبەری خۆشیان دەترسن نیگەرانی ئەوەن کە لەم ڕێڕەسمانەدا خەڵک وتەیەک بە ئاماژە و یان ڕاستەوخۆ دژ بە ڕژیم بەسەر زاریاندا بێت و کۆبوونەوەی جەماوەری ببێتە ئامرازی ناڕزایەتی دژ بە ئەوان. ڕژیمی ئیسلامی جێژن و شادی خەڵک بە دژمنی خۆی دەزانێت. ئەم ڕژیمە نەک لە ڕۆژانی نەورۆزدا بەڵکو لە گەژ ماوەی ساڵدا لەگەڵ ڕوخساری خەندانی خەڵک ناسازگارە. کۆماری ئیسلامی لە خەمۆکی و بێهیوایی و ناهومێدی تەغزیە دەکات. خوازیاری کۆمەڵگایەکی سربەژێر و بێدەنگە کە تێدا ئینسانەکان لە بەرامبەر چارەنووسێک کە ڕژیم بۆیان دیاری دەکات سەردانەوەینن. ڕێڕەسمەکانی زەماوەند بە بیانووی ئەوەی کە تێدا حەجابی ئیسلامی و مۆدای نێوان ژن و پیا و ڕەشاو ناکرێت تێک دەدات. لە بەڕەوەچوونی کۆنسەرتەکانی موسیقا ڕێگری دەکات. لاوانێک کە بە بۆنەی جۆرا و جۆرەوە لە دۆری یەکسەر کۆدەبنەوە و دەست دەدەنە سەما و خۆشی، هێرشیان دەکاتە سەر و ئازاریان دەدا. لە ڕاستیدا ئەگەر جیهان بە کەیفی ڕژیمی ئیسلامی ئێران بووایە، ئەم کۆمەڵگەیە یەکسەر سیاپۆش و لە تەواوی ساڵدا و هەموو ڕۆژێ بە بیانوێکەوە ئازیەتبار دەبوو. بەڵام جەماوەری خەڵکی کوردستان لە بەرامبەر ڕژیمی ئیسلامیدا سەریان دانەنەواندووە. سەرەڕای هەڕەشە و تەنانەت ڕشبەگیری لەم پەیوەندیەدا جەماوەری خەڵک بایەخ بەم دژایەتیانە نادەن. موسیقا و هونەر و ئاواز و سەما و شادی لە پەنا و پەسێوەکان هاتوونەتە دەر. ڕۆڕەسمەکانی نەورۆزیش لەم زمرەیەن. لە بەرامبەر کولتوری کۆنەپەرستەیانەی زاڵدا، کولتوری خۆڕاگری پێشڕۆ سەری هەڵداوە. بەڵام ئەمساڵ سەرەڕای هەمووی ئەمانە ڕێڕەسمەکانی نەورۆز لە کوردستانی شۆڕشگێر بۆن و بەرامەی شۆڕشی ژینای پێوە دەبێت. نۆرۆز نۆجەژنی گیانبەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادیە. لەم ڕۆژەدا خەڵکی خەباتکار و خۆڕاگەر سەردانی ماڵی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا دەکەن. دەستەگۆڵ لەسەر مەزارەکانیان دادەنێن و نەفرەت لە ڕژیمێک دەکەن کە گوڵی ژیانی ڕۆڵەکانیانی پەڕپەڕ کرد. جەماوەری خەڵکی کوردستان سەرڕای هەژاری و دەستەنگی، سەرڕای خەمی لە دەستانی ئازیزانیان لە ماوەی 6 مانگی ڕابردوو بە کوێرایی چاوی دژمن کە چاویان بە شادی خەڵک هەڵنایە بەرەوپیری بەڕێوەبردننی ڕۆڕەسمەکانی کۆتایی ساڵەوە دەچن. ئەزموون نیشانی داوە کە ئەگەرچی کردەوەی سەرکوتگەرانەی ڕژیم لەم بوارەدا بربەستگەلێکی بۆ بەڕێوەبردننی ڕێڕەسمە نەورۆزیەکان لە کوردستان پێکێناوە، بەڵام ناتوانێت لە بەڕێوەچوونیان ڕێگری بکات و خەڵک لەم بوارەدا ئەزموونی زۆریان بەدەستێناوە و
بە شێوازی جۆراوجۆر و لە شوێن و کاتی گونجاودا لەم جۆرە هۆڵانەی ڕژیم تێپەڕ دەبن. کۆماری ئیسلامی لە بەرەنگاربوونەوە لەگەڵ شادی و خۆشی و گڕوتینی ژیانی خەڵک سەری وەبەرد کەوتووە و هەوڵەکانی لەم بوارەجا بێئاکامە. جێژنەکانی نەورۆزی ئەم ساڵیش وەک ساڵانی پێش و کۆسپ و دژایەتیەکانی ڕژیم تێدەپەڕێن و دەبنە دیمەنێکی دیکەی شۆڕەشی ژینە لە بەرامبەر ڕژیمی ئیسلامیدا.